سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بینەرانی خۆشەویستی تلڤیزیۆنی کۆمەڵە زۆر خۆشحاڵم جارێکی تر ومەتەوە میوانی ماڵەکانی ئێوەی ئازیز و خۆشەویست بە بەرنامەی ئێمە و بینەرانەوە هیوادارم کە لە هەر شوێیەکان ساغ و سڵامەت بن و مەجالیێوەشتان هەبێت تا بە کۆتایی بەرنامەکەی خۆتان بینەر و بیسەرمان بن هەروەکو ڕەواڵی هەموو هەفتە ئەم بەرنامەیە چەند بابەت و چەند نامەیەکی ئێوەی ئازیزیش کە نردوتانە لە خۆ دەگرێت بچین ناوبڕێک ببینین جا دواتر دێنەوە بابەتەکان دەست پێ دەکەین فەرموو هەروەک ئاگادارن سێشەممەی ڕابردوو 25 گوڵان ساڵڕۆژی بردمانی شیمیایی مقڕەکانی ناوەندی کۆمەڵە لە دۆڵی بۆتێ لەلایەن ڕژیمی بەعسی عێراقەوە بوو. ئێوارەی ئەو ڕۆژە مقڕەکانی ناوەندی کۆمەڵە کرایە ئامانجی بردمانی شیمیایی فڕۆکە جەنگیەکانی ڕژیمی جنایەتکاری بەعسی عێراق. لەم هێرشە جنایەتکارانەدا زۆر بەداخەوە 23 ئەندام و کادری حیزبی کۆمونیستی ئێران و کۆمەڵە گیانیان لەدەستداوە نزیکەی 150 کەسیش بریندار و ژەهراوی بوون. ئەوە یەکەم جار نەبوو کە مەخەڕەکانی هێزی پێشمەرگەی کۆمەڵە لە کوردستانی عێراق ببێتە ئامانجی هێرشی ئاسمانی یان تۆپخانەی ئەرتەشی عێراق. پێشتریش چەندین جار مەخەڕەکانی ناوەندی کۆمەڵە لە ناوچەی مالومە و هەر لەو دۆڵی بۆتێش کەوتبوونە بەر هێرش و پەلامار. بەڵام بابزانین بۆچی بۆ ئاوا بوو. ئەو شوێنانە لە زمرەی ئەو ناوچانە بوون کە لە دەرەوەی کۆنتترۆڵی حکوومەتی عێراق و هێزەکانی پێشمەرگەی یەکێتی نیشتمانی کوردستاندا بوون و هێز و لایەنە سیاسیەکانی دیکەی دژبەری ڕژیمی عێراقی تێیدا جێگیر بوون. ڕژیمی عێراق بە گوشارخستنە سەر کۆمەڵە لەو ناوچانە دەیویست ناچارمان بکات کە شوێنی هێزە چەکدارەکانمان لە ناوچە ئازادەکانەوە بگوازینەوە بۆ ناوچەکانی ژێر دەسەڵاتی سپاکەی خۆی و پەیوەندیەکانی نێوان هێزی پێشمەرگەی ئێران و
خەڵکی کوردستانی عێراق بپچڕێنێت. هەڵسەنگاندنی ڕێبەری کۆمەڵە لەو کاتەدا ئەو بوو کە تا ئەو کاتەی کە ناوچەیەکی ئازاد لە کوردستانی عێراقدا بمێنێ نابێت مەقڕەکانی خۆی بگوازێتەوە بۆ ناوچەکانی ژێردەسەڵاتی دەوڵەتی عێراق. ئەوە هەڵوێستێکی سیاسی بوو کە خزمەتی دەکرد بە پرسی خۆڕاگری لە بەرامبەر ڕژیمەکانی کۆماری ئیسلامی و بەعسی عێراق. ئەم سیاسەتە هەروە درێژەی سیاسەتی کۆمەڵە بوو سەبارەت بە شەڕی ئێران و عێراقیش، سیاسەتێکی کە ئەو شەڕەی لە هەردوو لاوە بە شەڕێکی کۆنەپەرستانە دەزانی و خوازیاری ئەوە بوو کە دەست بەجێ کۆتایی پێبێت. جێگیربوونی مقڕەکانی کۆمەڵە لەو ناوچانە ببووە هۆی ئەوەی کە ئێمە بەکردەوە ببینە هاوچارەنووسی خەڵکی کوردستانی عێراق و ئەو هێزانەی کە لە دژی ڕژیمی باس شەڕیان دەکرد. پێویستە جارێکی تر هاوپشتی خەڵک لەگەڵ هێزی پێشمەرگەی کۆمەڵە بخەینەوە بیر. خەڵکی ناوچەی ڕانیا ئەو ڕۆژە هەر کە ئاگاداری هێرشی بەعس بۆ سەر مقڕەکانی ناوەندی کۆمەڵە بوون، سەرەڕای ترس و خۆفێک کە ڕژیمی عێراق نابوویەوە، جەماوەری خەڵک بە هەموو هێز و توانا و ئیمکاناتی خۆیانەوە بەهانای کۆمەڵەوە هاتن، بریندارەکان و کەلوپەلیان لەگەڵ دەگواستینەوە، بە شوێن هاوڕانی بێسەر و شوێندا دەگەڕان، خۆراک و پێداویستیان بۆ دابین دەکردین، ماشێن و ئامێرەکانی گواستنەوەیان دەخستە اختیارمانەوە. بەم جۆرە شانۆیەکی شکۆداریان لە هاوسۆزی و هاوپشتی خۆیان بۆ کۆمەڵە نیشانداوە، سلماندیان کە کۆمەڵە بەهی خۆیان دەزانن. لە هەمان کاتدا زۆریەک لە پزیشک و دەرمانخانەکانی شاری سلێمانیش سەرڕای ئاگادارکردنەوەکانی دەوڵەتی باس بەنەهێنی کەوتنەخۆ بۆ دابینکردنی کەلوپەلی پێویست بۆ دەرمانکردن و چارەسەرکردنی بریندارەکان. هاوپشتی و هاوسۆزی بێدەرێکی خەڵکی کوردستانی عێراق و بەتایبەت خەڵکی ڕانیە و گوندەکانی ئەو ناوچەیە لەگەڵ پێشمەرگەکانی کۆمەڵە لەو ڕۆژەدا وەک یادەوەریەک هەرگیز لە بیر و مێشکدا ناسر درێتەوە. لە ساڵیادی گیانبەختکردنی ئەم هاوڕێ تێکۆشەرانە ڕێز دەگرین لە یاد و بیرەوەریەکانی. ئێوارەیەک لە پراسمان ڕەش هەڵگەڕا، هەوری چڵکن گەواڵ گەواڵ پاڵیان ڕێکدا و شۆرابیان داهێشتە سەر هەموو ترۆپی شاخەکان. خۆر لەسەر کەل بە پەلەپەل گشت گزنجی خۆی هەڵوێزنی و شۆر بۆ ئەو دیوی چیا. شەو وەک شەوە پەلی چێشهای ئەو دۆڵە، هەر هێندەی چاوتروکانێک 23 شاخ دایان بە چۆکی خۆیاندا. 23 کانی وشک بوو لە پەرمەی گریانیاندا. 23 شوێن لە عەرزی ڕق لە هەیبەتی 23 تەرمی تازەدا کرچە کرچیان کەوتە لەشی. سۆزی گەرمی 23 شعر شێری هێشتا لەدایک نەبوو دڕیان بە سینگی ئاسماندا. وردە شەپۆلی سەر و بار گشتیان ئارامیان لێبرا و شێت و سەرکەش بەردەلو ساوچیان دەسمی. ئەو هەڵدێر چوو هەتا بن گۆم هەواڵی گەیان دەماسی بۆی ئەویش پشت لە چەمور و لە ئاسمان پڕ بەرووبار فرمێسکی ڕشت. دارەکانی قەراغ ڕووبار کە چاویان کەوت بە 23 نیسەی خەوتوو چنگیان خستە ناو سەریان و هەموو پرچیان ڕنیەوە. پەلە بە پەڵەی کوزەڵەش کە هەستیان کرد ئیتر ناچنە ناو بابۆڵەی ئێوارانی ئاشنایانی بەهارەکەی ساڵەوە بە پۆل ڕەگیان لە یەکاڵا و گیانیان بەخشی. گوڵەجاڕی ئەو بنارە کە گوێبیست بوون ئیتر نابن بە میوانی ناو لیوانی سەرمێزی کار دڕوویاندا لە ڕوومەت و سەریان ناوە. سەوزەڵانی وای دەزانی ئیتر چیتر بسکی ئاڵۆز و پەشێوی ڕستە فیشەک شانەی ناکە، زەرد هەڵگەڕا و پشوبەر بوو. بەڵام هەیهات هەیهات لەناو هاژەی زریان و ڕەشەبای ئەو ئێوارە ماتەمەدا لە توێی دوولێوی سارد بووەی نەک دایکە پێشمەرگە، پێشمەرگەی دایک هێنکایی پشووی هەناسە
ئەخ ژنی دەخستە گیانم لەگەڵ چکچکی سعاتی دەوری 23 مەچەکی سەر ئەو مەچەکە ئازیزانەی لەمە بەردووە قامکەکانیان قەڵەمی شوش قۆنداغی چەک پیتکەی تفەنگ ڕاناموسن بەگوێی دڵم دەنگم دەبیست دەنگێکی وا کە زەنگۆڵەی بلاوێنی هەڵی دەکردە باوی شەماڵ هەرچی تەم بوو هەرچی مەش بوو هەرچی خەم بوو بەرەو هەڵدێری لە ناو چوون تلیەدا. هاوڕێ غوڵام لە مەریوانەوە لە نامەیەکدا باسی گیرروگرفتی مەسکەنی خەڵک دەکات و نووسیوێتی لە 3 ساڵ دەست بەکاربوونی حکوومەتی ڕئیسی قەیرانی نیشتەجێبوون لە ئێران گەیشتوتە ئاستێکی بێوێنە بە جۆرێکی ئێستا جگەلەوەی کە خانوو بۆتە ئارزوویەکی دەست پێڕانەگەیشتوو بۆ زۆر کەس کرێخانوو هەر لەم شارەی ئێمەدا بۆ چینی خوارەوە کە مەرشکێنە لێکۆڵینەوەکان دەری دەخات کە لە کرێکارێک دەبێت زیاتر لە 200 ساڵ چاوەڕێکردنی خانوویەک لە چارام کات یعنی ئەگەر ڕێژەی حەقدەست و نرخی ئێستای خانوبەرە وەک خۆی بمێنێتەوە زیاتر لە 200 ساڵی دەوێت تا کرێکارێک بتوانێت یەک لە سەرسەی داهاتەکەی پاشەکەوت بکات و خانوویەکی 6 متری بە لە یەکێک لە گەڕەکەکانی پایتەخت بکرێت. کاک وڵام هەروەها دەڵێت چڕبوونەوەی قەیرانی نیشتەجێبوون لە حاڵێکدایە کە کۆنتڕۆڵکردنی بازاری خانوبەرە یەکێک بوو لە گرنگترین بەڵێنەکانی هەڵبژاردننی ئیبراهیم ڕەیسی کە باسی دروستکردنی 1 ملیۆن خانوبەرە دەدا. دیارە لەم ماوەدا زۆر کایە بە ئامار و ئەرقام دەکەن بەڵام دەرەنجامەکەی ئەوەیە کە باسم کرد ئەمە کاک وڵام وتێتی. هەروە کاک وڵام دووبارە نووسیوێتی پێداچوونەوەک بە ئامارە فەرمیەکان دەری دەخات کە 15 ساڵ لەمەبەر ماوەی چاوەڕوانی کرێکارێک بۆ کڕینی خانوو لە پایتەخت نزیکەی 93 ساڵ بووە. بەڵام پەرەسەندنی قەیرانی ئابووری و بەرزبوونەوەی نرخی خانوبەرە و دابەزینی داهاتی بنەماڵەکان بۆتە هۆی ئەوەی درێژەی ماوەی چاوەڕوانی نزیکەی 2 هێندە زیاد بکات و هەر ئاسۆیەک بۆ دابینکردنی دارایی خانوبەرە لە ئێران کوێر بێتەوە. ئەو زانیاریەکە لەسەر خەرجی و داهاتی بنەماڵەکان لە ئێراندا بەردەسن نیشانی دەدەن کە لە بارودۆخی ئاساییدا نزیکەی 1 لە سەر 3 خەرجیەکان بۆ کرێی خانوبەرە تەرخان دەکرێن. بەڵام لە بارودۆخە سەخت و نائاساییەکاندا بەتایبەت بۆ چینە کەم داهاتەکان هەزینەی خانوبەرە زیاد دەکات وەک بارودۆخی نالەباری ئابووری ئەم ساڵانەی دوایی کە ئاماژەیە بۆ هەڵاوسانی تند و گەشەی بەرچاو لە نرخی کرێ خانوو دەکات. کاک وڵام دووبارە نووسیەتی نرخی هەر متری مڕەبعێک زەوی لە هاوینی ساڵی 1400 نزیکەی 33 ملیۆن تمەن بووە. راپۆرتەکانی ناوەندی ئامار کە ساڵی 1402 ئەنجام دراون ئەم نرخە گەیشتووەتە زیاتر لە 8 ملیۆن تمەن. بەواتایەکی تر تێگڕای نرخی خانوبەرە لە تاران لە ماوەی کەمتر لە 3 ساڵدا 2.5 بەرابەر زیادی کردووە. بەڵام لە هەمان ماوەدا حەقدەست و داهات شاهدی ئەو جۆرە گەشەکردنە نەبوو. لەوانەیە لە شارە بچووکەکان بابەتەکە تۆزە فەرق بکات بەڵام کێشە هەمانە. ئێستا کێشەی مەسکەن و کرێخانوو لە کوردستان و تەنانەت لەم شارێک ئێمەش کێشەیەکی جددیە. وای لاتووە کە هەبوونی خانوو بۆتە شەرتی سەرەکی هاوسەرگیری و بەم بۆنەوە زۆریشان سەری ناگرێ یان وەستاوە. دیارە مافیای مەسکەن لە دەسەڵات لەم ڕێگایەوە سەروەت و سامانێکی زۆری دەستکەوتووە. لە بەرابەردا مشکلی مەسکەن بۆتە یەکێک لە گەورەترین مشکلی هەر بنەماڵەیەکی کرێکار و ئاواتێکی بەدی نەهاتوو. زۆر سپاس بۆ کاک وڵام بۆ ئەو نامە کە بۆی ناردین. سپاس بۆ ئەو ئازیزە. نامێکی ترشتریشمان بۆ هاتووە کە تۆزێ دوور و درێژە لە هاوڕێ مینا لە کرماشانەوە کە لە ڕوانگەیەکی ترەوە چاو لە کێشەی حیجاب دەکات. ئێمە کورتکراوەی ئەم نامەیە دەخوێنینەوە بەشی ئەوەندە پەیامەکەی هاوڕێ مینا بگەێنێ ئێمە جیامان کردوتە و دەیخوێنینەوە. نووسێتی هاوڕێ مینا ڕەفتاری مرۆڤ لە چوارچێوەی جیهانی دەوروبەرماندا دروست دەبێت. مرۆڤ کاتێک لەدایک دەبێت وەک تابلەتێکی نەنووسراوە. بۆیە باش و خراپی
شکست و سەرکەوتنی حاصلی ژینگەی دەوروبەرەتی کە خێزان و هاوڕێ و هاوکار و کۆمەلگا و کەلتور بەگشتی دەگەڕێتەوە. هەر کەسێک هەر لە ساتەوەختی لەدایک بوونەوە بە شێوازی جۆراوجۆر ئاشنا دەبێت بە کاروباری کۆمەڵایەتی و دیاردە کۆمەڵایەتیەکانی ناو کۆمەلگا و وردە وردە فێری دەبێت و لە ناخیدا جێدەگرێت. بۆیە هەست ناکات کە ناچار دەبێت هەر کەسێک ئەوە دەکات کە فێری بووە و لەگەڵیدا گەورە بووە. لەم ڕوانگەوە ئەگەر چی؟ ئەگەر چاو لە پرسی حجاب بکەین لە ڕاستیدا ئەم پرسە دەرەنجامی کولتوری بەشێک لە ئاینە کە داسەپاوە و گشتگیر نییە، دابوونەری تێکە لە دین وەرگیراوە. دەڵم گشتگیر نییە تەنانەت لە هێندێک کۆمەلگاشدا کە دەسەڵاتی ئاینیان هەیە بەڕێوە ناچێ و حیجاب نەبووە بە واجبێکی شەرعی یان یاسایی. ئەمە هۆکاری ئایدیۆلۆژی یان سیاسی دەسەڵاتەکە بۆ مەحکومکردنی دەسەڵات کردوێتی بە حکمێکی حتمی تا ئەو جێگایە کە من ئاگادار بم لە نێو وڵاتانی ئیسلامی تەنیا لە ئێران و ئەفغانستان و سومالی کرا بە حکمێکی قانونی. هاوڕەمینا لە بەشێکی تری نامەکەدا نووسیوێتی گەرێکمە ئەوە بڵێم حیجاب بەشێک لە کولتوری داسەپاوە لەم وڵاتانەیە و ناچاریە. ئەم ناچاریە ئێستا بۆ تەقیران. مەسەلەی حیجاب چون داسەپاوە، چون زۆرە ملەیە، چون بەشی هەرە زۆری خەڵکی ئێران بە کولتوری خۆیان نازانن، بە پێچەوانەوە بە سوکایەتیکردن بە خۆیانی دەناسێنن و کاردانەوەیان بەرامبەری دەبێت. یعنی هەرچەند زەخت زۆرتر بێ ئەم بربەرەکانیە بەردەوامتر دەبێت. تازە ئەگەر حیجاب بە بابەتێکی شەرعی بزانین کە لە کۆمەلگا جیاوازەکاندا بە پێی دابوو نەریت و کولتور و نەریتی کۆمەلگا دروست بووە بە پێی سەردەم گۆڕاوە. وەستای تر کولتوری کۆن ناتوانێت خۆی لەم گۆڕانکاریە بە دوور ڕاگرێ مەگەر بە زۆری سەرکوت ئەوەی وا لە کۆماری ئیسلامی ڕەچاو دەکرێت. بەڵام ئەم سەرکوتکردنەش هەرچەند بێ بەزەیانە بێت سەرنجامی نییە. ئێستا 36 دامەزراوە و ڕێکخراو بۆ سەلماندنی حیجاب ئیش دەکەن، بەڵام توانای ڕێگریکردن لە دژایەتیکردن لەگەڵ تۆفانی خەبات دژی ئەم یاسایە زۆرە ملەیان نییە. پرسی حیجاب ساحی سیاسی ئێرانی گەیاندوە تا قەیرانێکی خوڵ. لەم قەیرانەدا تەنیا ویژدانی دەستە جەمعیە کە دەتوانێت فشار و زۆرەملەی لەسەر ویژدانی تاک کەم بکاتەوە. مرۆڤ بوونێکە کە بەرژەوەندی و ئارەزووی بێسنوور و تێرنەکراوی هەیە. ئەمە سفەتێکی سروشتی. کۆماری ئیسلامی پێی وایە کە بە زۆر و سەرکوت دەتوانێت بەربەم سفەتە بگرێت. بەڵام لە پاییزی ساڵی 1401دا ئێستاشی لەگەڵ بێ دەرەنجامی ئەم کولتورە داسەپاومان ئەزمون کرد. کاریگەریەکانی هێشتا لە سەرجەستەی کۆمەلگا دیارە. ئێستا پرسیار ئەوەیە ئایا کاتی ئەوە نەهاتووە لە بری پاکردنەوەی ڕوخساری کێشەکە و گرنگی نەدان بە خواستی زۆرینە قبولی ئەم واقعیەتە بکرێت کە بە زۆر ناتوانن ئەم دیاردەیە جێبخن؟ ڕێگری ڕاستەوخۆ ڕەنگە لە کورتخایەندا ئامرازێک بێت بۆ بەرگرتن بە ڕاستیەکان، بەڵام لە درێژخایەندا ناتوانێت مامەڵە لەگەڵ هێزێک بکات کە خاوەنی ڕاستیەکانە. ڕاستیەکەش ئەوەیە کە بە زۆر و ئیجبار ناکرێ کولتوری سوکایەتیکردن داسەپێ. بە بڕوای کۆمەڵناسان دیاردە کۆمەڵایەتیەکان لە ڕێگەی دەسەڵات و پشتیوانی کۆمەڵایەتی خۆیانەوە دەناسرێنەوە. پرسی حیجاب ئەگەر پشتیوانی دەسەڵاتی هەیە بەڵام پشتیوانی کۆمەلگای لەگەڵ نییە، واقعیت ئەوەی ناتوانرێت هانی خەڵک بدرێت بۆ قبولکردنی شێوازی ژیان و شێوازی ڕەفتارێک کە بەهی خۆیانی نازانن. کەوابوو تند و تیژی لەم بارەوە بێسەمەرە و جێگایەک ناکات و بە جێگایەکیش ناکات. پلانی نور و پلانی تووبا و ئازاردان و غەرامەکردن و بێبەشکردن لە خزمەتگوزاریەکان چارەسازنین و ناشبن. خەباتی بەردەوام و سەرنجام کۆماری ئیسلامی ناچار دەکات و بە چۆکی دادەدێت. زۆر سپاس بۆ هاوڕێمینا بوو نامەجوانی کە بۆی نردبووین. بچین ناوبڕێک ببینین زوو دێنەوە خزمەت. رویایی دارم از جن
گرد درختی که میخشکه از ریشه درد زنایی که محکومه آزارم. بینەرێکمان کە خۆی بە ئاشنا ناساندووە پرسیارێکی کردووە کە زۆر جار باسی شۆڕشی ئیسلامی و شۆڕشی کۆمەڵایەتی دەکرێت ئەم دوانە یەکن یا فەرق و جیاوازیان هەیە. وێڕێ سپاس لەو هاوڕێ ئازیزە دەبێ بڵین نەخێر ئەم دوانە وەکێک نین جارێ بە ئەوە بڵین کە لە ڕوانگەی ئێمەوە تاکە ئەڵتەرناتیڤێک بۆ ئەو کۆمەلگانی کە سیستم و مناسباتی سرمایە تێیدا باڵا دەستە بەبێ گوێدانە بە هەر تایبەتمەندیەکی سرمایە لەم کۆمەلگایانەدا هەیەی وەک دەسەڵاتی ئاینی نیزامی پاشایەتی و پەرلەمانی شۆڕشی کۆمەڵایەتی چینی کرێکار و دامەزراندنی سۆسیالیزمە. ڕاستە جیاوازی هەیە لە نێو ئەم تایبەتمەندیانە و ناکرێ وەک یەک چاویان لێ بکەین بەڵام سەرنجام هەر کامە شێوازێک لە ئیدارەی کۆمەلگان کە لەسەر سیستم و مناسباتی سەرمایه‌داری دامەزراوە. ئەم جیاوازیانە تەسیر و کاریگەری جدیان هەیە لەسەر ئەرکی هێزی کرێکار بۆ شۆڕشی چینایەتی و دامەزراندنی سۆسیالیزم. بۆ نمونە ئەرکی هێزی کرێکار لە وڵاتانی کە بە شێوەی دموکراسی پەرلەمانی بەڕێوە دەچێت فەرقی زۆرە لەگەڵ ئەرکی هێزی کرێکار لە وڵاتێک وەک ئێران کە دەسەڵاتی ئاینی خۆسەپێنەری هەیە. لە دوانەیی شۆڕشی سیاسی شۆڕشی کۆمەڵایەتی کە دەست دەبات بۆ ڕیشەی ستەم و نابەرابەری لە کۆمەلگا کە لە سەردەمی ئێستادا هەمان سیستم و مناسباتی سرمایه‌داری پارێزەرێتی کە جگە لە ڕێگەی شۆڕشی سیاسی واتە هەڵوەشانەوەی ماکینەی دەوڵەت و دامەزراندنی دموکراسی شورایی ممکن نییە. بەواتایەکی تر لەم دوانەی نێوان خەباتی دژە سەرمایه‌داری یان هەمان شۆڕشی کۆمەڵایەتی و خەباتی شۆڕشگێڕانە لەگەڵ ستەمی سیاسیدا واتە ماکینەی پارێزەری سیستمی سەرمایه‌داری پەیوەندیەکی هاوبەش و دیالکتیکی هەیە پەیوەندیە کە هیچ کام لەم دوو لایەنەی پەیوەندیەکە بەبێ ئەوەی دیکە ناتوانن بەردەوام بن. دەسەڵاتی سیاسی بۆ نمونە لە ئێران کرێکاران سەرکوت دەکات مەجای ڕێکخراوبوونیان پێنادات تەفرەقە و جیایی لە نێوانیاندا پەرە پێدەدات. دیارە لە ئاوا شرایەتێکدا چینی کرێکار و خەڵکی زەحمەتکێش توانای بەڕێوەبردننی شۆڕشی کۆمەڵایەتیان نییە بۆیە لە پێشدا چالاکانە بەشدار دەبن لە شۆڕشی سیاسی دەژبە دەسەڵاتێک کە سەرەتاییترین مافەکانیان پێشێل دەکات. شۆڕشی سیاسی و مەجال و دەرفەت بۆ چینی کرێکار و خەڵکی زەحمەتکێش فراهم دەکات تا بەلابردننی ئەم شێوازە لە دەسەڵات ئامادەگی ئەوان هەبێت کە بتوانن هەنگاو بنێن بۆ گۆڕینی سیستم و مناسباتی کە هەیبوو. ئەم ئامادەگیە تەنیا لە ڕێگەی خەباتی بەردەوام پێک دێت. ئەمڕۆ خەبات دژ بە ستەمی سیاسی پەیوەستە بە شەڕی سەرمایه‌داری چونکە بنەمای ستەمکاری لە وڵاتانی وەک ئێران هەم مەسهەبی و هەم شاهانە پەیوەندی کۆمەڵایەتی سەرمایە. لەلایەکی ترەوە ئەم پەیوەندیە تێک ناچێت تا توانای مادی و فکری و فەرهەنگی کرێکاران بۆ خەباتی دژە سەرمایه‌داری لە ئەنجامی خەباتی دژ بەستەمی دەسەڵاتدار زیاد نەبێت. هەر بۆیە ئەمڕۆ پەیوەندی بزوتنەوەی کرێکاری لەگەڵ بزوتنەوە کۆمەڵایەتیەکان لەوانە بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان بۆ کۆتایی هێنان بەستەمی نەتەوایەتی خاڵێکی بەهێزی استراتیژی سیاسی کۆمەڵەیە. زۆر سپاس بۆ ئازیزە کە خۆی بە ئاشنا ناسان بوو هیوادارین کە بەدڵت بێت بە ئەم وەڵامی پرسیارەکەت و کەڵکی پێویستیشی لێوەربگری. بینەرێکی کەشمان بە ناوی سمکۆ پرسیارێکی بۆ نردوین دەپرسێ بۆ کرێکاران وەک چین لەم ئاخێزەدا دیارنی. کاکسم کۆ دەڵێ دەزانم لەم ماوەیەدا بزوتنەوەی کرێکاری زۆر چالاکی هەبووەوە زۆر ئێعتراز و مانگرتنیان بووە بەڵام بە هەمووی ئەمانەوە من پێم وایە وەک ئەوەی پێویست بێت دیارنی. ئەم قسەیشم بووە کە باوەڕم وایە کە ئەگەر چینی کرێکار لە ئێران وەک چین بێتە مەیدانەوە زۆر فاکتەر دەگۆڕدرێت. زۆر سپاس بۆ کاکسم کۆ. بۆ وەڵام بەم پرسیارە پێشتر دەبێ بزانین و زەمینە تێوریەکانی ئەم جۆرە هەڵسەنگاندنانە بۆ ئاماژەدان بە نەبوونی کرێکاران چییە؟ کە هەڵبەت مەبەست پرسیاری کاکسم کۆ نییە بەڵام ئەم قسەیە زۆر جار دەبیسترێەوە جێگەی خۆیەتی ئشارەیەکی پێ بکەین. بۆ کاری سەرەکی پشت ئەم بابەتە ینی دیارنەبوونی چینی کرێکار ئەو تێگەشتنە لە چینی کرێکار لە تەنیا بە خەباتی ئابووری پەناسە دەکات و بە تەواوی
خەباتی سیاسی و ئەم چینە پشتگوێ دەخات. جا ئەم هەڵسەنگاندنە بە زاڵبوونی ئایدۆلۆژیای بورژوازی لە کۆمەلگا بزانین یان هەر شتێکی تر دەرەنجامەکەی دەکات بەوەی کە یەکەم بەشێکی سەرەکی لە چینی کرێکار وەک مامۆستا، ئەندازیار، تەکنیکار، کرێکاری ڕۆشنبیر، پەرستار و هیتر لە چینی کرێکار لا دەبات و دووهەم و شاید گرنگتر ئەوەیە کە داگیرکردنی فەزای عەقڵی و کولتوری وای کردووە کە بەشێکی گەورەی ئەندامانی کۆمەلگای کرێکاری خۆیان وەک بەشێک لە چینی ناوەڕاست نەکرێکاری پێناسە بکەن و خۆیان بە خاوەن کەرامەتێکی باڵاتر لە پێگەی کەمتری کرێکاری بزانن. چونکە بە پێی ئەم پێناسەیە لە کولتوری زاڵ کە سەرچاوە لە کولتوری چینی باڵا دەست دەگرێت، کرێکار لە بنەڕەتدا کەسێکی ناشارەزا بەڕووداوەکانە و خاوەنی ئاستێکی نزمە لە زانست و توانای فکری. هەمووی ئەمانە وای کرد بەشە سەرەکیەکانی چینی کرێکار ئینکاری سربەخۆیی خۆیان بکەن بەم چیرە. با ئەوەش بڵین بەداخەوە ئەم کولتورە چیناتیە وای کردووە کە داوای جیاکردنەوەی کاروباری ڕێکخراوە کرێکاریەکان لە کاروباری سیاسی دەکات، واتە نەکۆڵی لە بەردەوامی جەوهەری و هاو ئاهەنگی خەباتی سیاسی و ئابوووریەکانی ناو کۆمەلگای سەرماداری دەکات. یان جاری وایە ڕێکخراوی کرێکاری بزوتنەوەکان وەک بزوتنەوەیەکی کرێکاری دەناسێت. بەواتایەکی تر بەو پێی کرێکار تەنیا بە ئاماژەدان بە خەباتی ئابووری پێگەی خۆی لە بەرهەمهێنان پێناسە دەکرێت و گویا تەنیا داواکاری ئابووری هەیە و کاری بە سیاست نەداوە. کێشەی ئەم بۆچوونە لەوەدایە کە لە کۆمەلگای ئەمڕۆدا ناکرێ پرسی ئابووری لە پرسی سیاسی جیا بکرێتەوە، بە تایبەت لە دۆخی کۆمەلگای ئێراندا. لە هەلومەرجی ئێستای ئێراندا هەر داواکاریەک تەنانەت دیارترین و بچووکترین داواکاریش دەست بەجێ و ڕاستەوخۆ لەگەڵ بربەستی سیاسی دامەزراوەکانی دەسەڵاتدا ڕوبەڕوو دەبێتەوە و بەم جۆرە ڕنگ و ڕواڵەتی سیاسی بەخۆی دەگرێت. لێرەدا تەنیا پێویست بە فێڵ و فێڵەکانی ئایدۆلۆژیای بورژوازی بۆ جیاکردنەوەی پرسی ئابووری و سیاسی ناکات، بەڵکو سەرکوتی سیاسی بەبێ دوودڵی و بێ ئەوەی پێویستی بە بیانووی دیکە هەبێت ئەم ئەرکە دەگرێتە سوی خۆی. وا دەکات کە هەموو کەس بڵێ ئێمە کارمان بە سیاست و دەسەڵاتەوە نییە، تەنیا داوای ئابووریمان هەیە. بەڵام هەر کە داوای ئابووری هێناگۆڕێ، مەسەلەن زیادکردنی حەقدەستەکان خێرا بە بیانووی تێکدانی نەزمی گشتی دەدگرن و ڕوانەی زیندانت دەکەن یان لە کاردەرت دەکەن وەشتی تر. کەوابوو ئەگەر سەرکوت لەلایەک خەڵک هان ئەدات دوور بن لە سیاست و کێشەی دەسەڵاتی سیاسی، بەڵام لە هەمان کاتدا ڕێگای پەیوەندی نەپچراوی ئەم دوو پرسە لە ژیانی واقعیدا هەموار دەکات و بەکردەوە نیشانی ئەدات کە لە یەکجا ناکرێنەوە. با بچینە سەر بابەتی غەیبەتی کرێکار وەک چین لەم ئاخێزەدا بزانین وایە بە چاوخشانێکی بەپەلە لە هەواڵی ئەم ڕۆژانە و تەنیا لە چەند مانگی ڕابردوودا دەتوانرێت لیستێکی زۆر دوور و درێژ لە ناڕزایەتی و مانگرتنی کرێکاران و ئێعتراز و ناڕزایەتی کرێکاری بخینە پێشچاو. ئەم بۆچوونە بە ئەنقەست کرێکار لە ناڕزایەتی و کردەوەی بوێرانە و هەمیشەیی و سەرتاسەریانەی مامۆستایان و خاننشینان نابینێ، لە ناڕزایەتی پەرستاران و کامیۆنداران نابینێ. هەروەک باسمان کرد کرێکار تەنیا لە کارخانە و تەنیا لە خەباتی ئابووریدا دەبینێت. جا ئەگەر کرێکار لە ئاستێکی بەرفراوان واتە ئەو چینە کە هێزی کاری دەفرۆشێ تا نانی هەبێ، بیبینین ئەو کات ڕوون دەبێتەوە کە غیابی کرێکاران هیچ پێشینە و ڕەوایەتێکی ڕاستەقینەی نییە. ئەمڕۆ لە ساحەی سیاسی ئێران کرێکاران بەو ئاستە کە باسمان کرد تێکەڵاوە لەگەڵ ئاخێزی جەماوەری. هەرتەنیا چاو لە بەندکراوانی ئێستای زیندانەکان لە ئێران بکەین، بەشێکی بەرچاویان هەڵسوڕاوانی کرێکارین کە لە خەباتی ئابووری و سیاسی لە بوارە جیاجیەکاندا چالاک بوون. بە هەمووی ئەم ڕاستیانەوە دەبێت ئەوە قبول بکەین کە ئێستا چینی کرێکاری ئێران لە ڕێکخراوی سەراسەری خۆی بێبەشە و ئەمە ڕێگا ئەدات تا وەک چین هێشتا حەسب کرێکە غایبن. جگەلەوە دەبێت ئاماژە بەم ڕاستیانەی خوارەوەش بکەین. گۆڕانی پێکهاتەی کرێکاران لە پیشەسازی گەورەکاندا، دابەشکردنی کرێکاران بۆ کرێکارانی فەرمی، نافەرمی، گرێبەست، پرۆژە و بەو هۆیەوە بربەستێکی گەورە لەسەر ڕێکخراوبوونی کرێکاران دروست دەبێت. پرژ و بڵاوی و نەبوونی هەماهەنگی و پەیوەندی سەراسەری لە نێوان کرێکاران، دابەشبوونی کرێکاران لە زۆر لە شوێنی کار کە کەمتر لە دەکرێکاری تێدا بێت، ڕۆڵی سەرکوتکردنی سیستماتیکی و دڕندانە و هەمەلانەی چالاکانی کرێکاری. ئەمانە
ئەو واقعیەتانن کە ڕێگای گرتووە تا کرێکاران وەک چینێک حزوریان هەبێت. بەڵام چالاکی بەرچاوی کرێکاران لە ئێترازات و مانگرتنەکاندا ئەو ئاسوێ دەخاتە پێشچاو کە خەریکە هەنگاو دەنرێ بۆ زاڵبوون بەسەر ئەم کۆسپانەدا. چین ناوبڕێکی تر بینین زوو دێمەوە خزمەتە. نامێکی تر بخێنینەوە. بینەرێکمان بە ناوی سمەیە لە مەهاباتەوە نامێکی بۆ ناردوین و نووسێتی شەڕ هەمیشە دیاردەیەک بووە کە لایەنێک یان هەردوو لا تاوانیان ئەنجام داوە. سەرباز هەر لایەنێکی خەڵکی مەدەنی یان سەربازانی لایەنی بەرامبەریان کوشتووە، بەڵام هیچ دیاردەیەک نەیتوانی ڕۆبۆتی بکوژی ئینسان وەک ئەوەی وا لە دەسەڵاتی تۆتالیتاریزمدا سازمان ئەدرێ بەرهەم بهێنێ. لەم سیستم و دەسەڵاتی تۆتالیتاریزم کەسانێک ئامادە دەکرێن کە بێ پرسیارکردن تەنها ئەرکی کوشتن ئەنجامدن. لە کاتی ئەنجامدانی تاوان نەک هەرویژدان ئازاریان نەدات، بەڵکو پێیان وایە ئەرکێکی مێژووی لەسەر شانیانە و بەردەوام بۆ بە ئەنجام گەیاندنی ئەم ئەرکە دەتوانن بێ هەست بە ئازاری دەرونی ئینسان کوشت. سمەیە دەڵێت کاتێک جنایەتی کوشتنی ژینە نیکا و ئەوانی تر دەبیستین بەڕاستی ئەم پرسیارە لامان دروست دەبێت کە چۆن ئاوا ئینسان کوشتن ئاسان کراوەتەوە. بۆ وەڵام بەم پرسیارە من بەو نەتیجەیە گەیشتوم کە دەسەڵاتی سیاسی تۆتالیتاریزم لە چەند قۆناغێکدا ڕۆبۆتە بکوژەکانی بەخێو دەکات. چاو لێ بکەین
هێزێکی ئەمنیەتی کە سەرەتا دەستڕێژی سەکسی دەکەنە سەر کچێکی بەدیلگیراوە دواتر ئەوەندەی لێ ئەدەن تابی کوژن و پاشان جەستە بێگیانەکەی لە گۆشەیەکدا فڕێدەن دیارە لە ڕووی دەرونیەوە بە پرۆسەیەکی تایبەتدا تێپەڕیون بۆ ئەوەی پرسیار نەکەن ئازار نەچێژێت. بەڵام بابزانین چۆن ئەم کەسانەوەیان لێدێت. دەسەڵاتی تۆتالیتاریزم لە ڕێگەی سێ قۆناغەوە ڕووباتی بکوش بەرهەمدێنێت. هەورێ سمەیە ئەم سێ قۆناغا ئاوا دەستنیشان دەکات. یەکەم، دەسەڵاتی تۆتالیتاریزم سەرەتا جیاوازی جۆراوجۆری مرۆڤایەتی بۆ هێزەکانی دیاری دەکات و ئەم جیاوازیانە شەریعەت پێدات. لەوانە جیاوازی زمانوانی، نەتەوەیی، ڕەگەزی و ئایدیۆلۆژی. لەم سیستمەدا هێندێک کەس خۆین و هێندێک کەس غەیری خۆی، بەمانە ئینسان بوون ڕەسەنایەتی نامێنێ. لە جیاتی جیاوازی نێوان خۆی و غەیرە خۆی ئینسانەکان دەبێتە خاوەنی ڕەسەنایەتی. لە قۆناغی دووەمدا ماشێنی تۆتالیتاریزم هەوڵدەدات بە شێوەیەکی ڕێکخراومانە بەم جیاوازیانە ببەخشێت. یعنی ئەگەر باوەڕمان تاکە باوەڕی ڕاستەقینە بێت، ئەگەر ئێمە نەتەوە یان ئاینی هەڵبژێردراو بین، ئەمانە لە خۆڕانیە. بۆ سەلماندنی ئەم باڵادەستیە زانست و مێژوو و فەلسەفەی تایبەتی خۆی دروست دەکات. دەسەڵاتی تۆتالیتاریزم بە بەکارهێنانی زانا و فیلسوف و زانایانی ئاینی جیرەخۆر ڕەوتی زانستی ساختە و فەلسەفی ساختە و ئاینی ساختە دەست پێ دەکات بۆ ئەوەی نیشانی بدات کە باڵادەستی ئەو جیاوازیانە بنەمایەکی زانستی و مێژووی و فەلسەفی دروستی هەیە. بەم شێوەیە گەرانتی ئەوەی کە ئەم ئایدۆلۆژیایە جێی گرتووە بەدەست دێنێ. بۆ نمونە دەست دەکەن بە دروستکردنی بنەما بۆ تێئۆری زانستە مرۆییەکانی ئیسلامی یان تەرحی فەلسەفەی حکومڕانی بۆ ویلایەتی فەقێ دادەڕێژن لە کاتێ نەبوونی ئیمام. ئومەت ڕێنەمایی دەکات تا هاتنی ئیمام. باڵادەستی مێژووی بۆ ڕەگەزی ئاریایی و هاوشێوەکانی دروست دەبێت. ئەمانە نمونەی ئەم زانستی ساختە و فەلسەفە ساختە گیان کە بەرچاون و هێزی ئەمنیەتی وەک ڕبوتی بنیام کوژ بە قەناعەت دەگەێنێ کە بەبێ ئازاری دەرونی بۆ دیفاع لە ئەرکی مێژووی ئەوانەی وە بەرهەڵستی دەبن بەڕاحەتی ئینسان، ئەوانەی وە ئەم تێڕوانیە ساختە گیانە قبول ناکەن بکوژێ. قۆناغی سێهەم ئەم پرۆسەیە دروستکردنی هەستی نائەمنیە لە مێشکی هێزە ئەمنیەکان یان هەمان ڕۆبۆتەکان بەرامبەر بە کەسانی غەیرەخۆیی. تۆتالیتاریزم ئەوە دەگەێنێت کە کەسانی غەیرەخۆیی نەک هەر سنوورێکی ڕوونیان لەگەڵ ئێمەدا هەیە، نەک هەر ئەم سنوورانە ڕەسەنایەتی و باڵادەستیان هەیە، نەک هەر ئەم باڵادەستیانە پاڵپشتی زانستی و مێژووی و فەلسەفیان هەیە، بەڵکو بوونی کەسانی غەیرەخۆیی و بەتایبەتی بوونی کاریگەریان لە کۆمەلگادا مەترسی کەوتنی دەسەڵات، مەترسی مانەوەمانە و مەترسی بە ئەنجام گەیاندنی ئەرکی مێژوویمان زیاد دەکات. کەسانی غەیرەخۆیی دوژمن و بربەستی مانەوەمانن و هۆکاری لاوازبوونمانن. بۆیە تند و تیژی دژی ئەوان بەشێکە لە ئەرکی مێژووی ئێمە و بەو هۆیەوە پیرۆزە. بەم شێوەیە تۆتالیتاریزم لە سێ قۆناغدا ڕۆبۆتی ئینسان کوژ دروست دەکات و پرۆژەی دەستەبەرکردنی مانەوەی خۆی لە ڕێگەی ئەو هێزانەوە بە تۆقاندن و تێرۆر پێش دەخات. تۆتالیتاریزم تا ئەو کاتێک کە بتوانێت لە ڕێگەی ڕۆباتەکانی کەش و هەوای تێرۆر و ترس و نیگەرانی دروست دەکات تا کەس هەست بە ئەمنیەت نەکات و بترسن. زۆر سپاس بۆ هاوڕێسمەیە. با لە ئاخردا ئەوە زیاد بکەین کە گرنگترین دژە ژەهری تۆتالیتاریزم هاودەنگی و ڕێخستنی بچووک و گەورەیە. دەسەڵاتی تۆتالیتیر هەموو سیاسەتەکانی بۆ ئەوەیە خەڵک لە یەک دوورکاتەوە، بێ باوەڕی بە یەکتر لە نێوانیاندا پەرە پێ بدات. جا ئەگەر کۆمەلگایە کە بتوانێت جیاوازیەت دەستکردەکان لە شێوەی تەبایی تێۆری و پراکتیکیدا بشکێنێت، هەستیاری و ئازایەتی و پاڵپشتی بە یەکتر زیاد بکات، بە هەمان ئەندازە دەتوانێت ماکینەی تۆقاندن لاواز بکات و هاوسەنگی هێز بگۆڕێت بە قازانجی کۆمەلگایەکی ئازاد و دیموکراتیک. بەم جۆرە توانای تێپەڕاندنی دەبێت لە دەسەڵاتی تۆتالیتاریزم. بە هاوکارانمان بەڵێ لە بەشی مونتاژ کلیپێکیان ئامادە کردووە، بچین ئەو ببینین، دواتر دێنەوە بابەتێکی ترمان لەبەردەستا ئەو دەست پێ دەکەین. فەرمووچن ببین.
هەروەک بۆ خۆشتان هەستی پێ دەکەن و ئاگادارن و بە نەزەر دەگات کە ماوەیەکە هێندێک جم و جۆڵ کەوتۆتە ناو بەشێک لە ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی لە بەرەی ڕاستە. ئەگەرچی نیشانەکانی پێشتر تا ڕادەیەک دەرکەوت بوو، بەڵام لەم دوایەدا ئەم بەرەیە هێندێک چالاکتر بوونەتەوە کە لە ڕاستیدا دەرخەری ئەم ڕاستیە کە کۆماری ئیسلامی ئیتر توانای ئیدامەی دەسەڵاتی نەماوە. ئەم بەرەیەش بەو قەناعەتە گەیشتووە کە ئەگەر تا دوێنێ ئیسلاحی کۆماری ئیسلامیان لە قاوەدا، ئیتر تەنانەت ئەوانیش ناتوانن ئەم دەسەڵاتە بەم ناو نیشانەوە بپارێزن و دەبێت لە کۆماری ئیسلامی تێپەڕن. یەکێک لە دیاردەکانی چالاکی ئەم دوانەی ئەم بەرەیە تێکەڵاویەکە لە بەرەی ئیسلاحخوازی ناوخۆ لەگەڵ جریانی ئۆپۆزیسیۆنی دەرەوە لە قامەتی کۆماری خوازان، مەشروتە خوازان بورن و بەشێک لە سەڵتەنەت خوازان. دیارە لە هەردوو لا لایانی توندڕەو هەیە کە دژی ئەم پلانە هاتوونەتە قسە و بە پلانێکی ناممکنی دەزانن. بەڵام لەم دوانەدا مهدی نەسیری، یەکێک لە نزیکەکانی خامنەی، مدیری ڕۆژنامەکانی کەیهان و هەفتەنامەی سۆبح کە مبەلغی سیاسەتەکانی دەستگای ڕێبەری بوو، گۆیا پاشگەز بۆتەوە و ئێستا بۆتە ئۆپۆزیسیۆنی کۆماری ئیسلامی. ئەم تەرحەی باسیش کردووە. ناوبراو لە وتارێکدا لەژێر ناوی لە تاجزادە تا شاهزادە ئەم بیرۆکەی هەروژاندووە کە هاوپەیمانی نێوان شاهزادە و تاجزادە کە ئێستا لە زیندانە وەک سمبولی ئیسلاحخوازی و کۆماری خوازی سکولار بەڕێگا چارە دەزانێت و لەسەر ئەو باوەڕەیە کە ئەم دوو ڕەوتە بە دوور لە توندڕەوی نێونەرایەتی کۆمەلگای ئێران دەکەن. مێدی نەسیری پێی وایە ئەگەر ئەم دووبەرەیە لەسەر هێندێک خاڵی سەرەکی ڕێککەون، دەتوانن تێپەڕ بن لە کۆماری ئیسلامی و تێپەڕبوون لە کۆماری ئیسلامی ئاسانکەنەوە. هەڵبەت گومان لەوەدا نییە کە ئەم بیرۆکەیە دەمێکە کاری بۆ دەکرێت. ڕاستە لە زمان مێدی نەسیری وتراوە، بەڵام تەنیا ئەوە نییە و جگەل لە ئەو ژمارەیەک لە حکوومەت بڕاو هەیە و هەروەها مەحافلێک لە نێو حکوومەت لەگەڵ ئەم بیرۆکەیە هەن. لەولاوە لە بەرەی شازادە کە تەرحی جۆرج تاوانیان فەشلی هێنا، بەو قەناعەتە گەیشتون کە بەبێ هاودەنگی لەگەڵ بەشێک لە ئیسلاحخوازان ناتوانن لە کۆماری ئیسلامی تێپەڕ بن. هەردوولا پێویستیان بە یەکتر هەیە تا پێکەوە بتوانن بە قەولی خۆیان بەدیلی کۆماری ئیسلامی بن. ئەم دووبەرەیە جگە لە ناکۆکی نێوانیان، دیارە هێندێک خاڵی سەرەکی هاوبەشیشیان هەیە کە ئیمکانی هاوپەیمانیان زیاد دەکات. یەکەم و سەرەکیترین خاڵی هاوبەشیان تێگنەچوونی سیستم و مناسباتی داسەپا و بەسەر ئێراندایە. نیگەرانی هەردوولا ئەوەیە کە لە درێژەی شۆڕشی ژینە ئیمکانی سەرهەڵدانی بەرەی ڕادیکاڵ کە سیستم و مناسباتی ئێران تووشی شۆک بکات زۆرە. بەتایبەت شۆڕشی ژینە بە دروشمی ژن ژیان ئازادی سەرەکیترین داواکاریەکانی خۆی هێناوەتە گۆڕێ کە ئەم داواکاریانە تەنیا بە گۆڕینی دەسەڵات لەسەرەوە چار ناکرێت، جگە لەوەی ئەوەی کە ئەم نیگەرانیانە زیادی کردووە. بێبایەخبوونی بەرەی ئیسلاحخواز کە دوای ساڵی 96 تقریبەن چ لەسەرەوە لە نێو حکوومەت و چ لە خوارەوە نێو خەڵکی ئێران وەلاندراون. هەروەها فەشل هێنانی بەرەی شازادە کە کۆبوونەوەی جۆرج تاون دەری خست کە ئەمانەش شانسی ئەوان نییە بتوانن سوار بن بەسەر شۆڕشی ژینادا، جگە لەمە خاڵی هاوبەشی تریان هەردوو لە چاویان لە زلهێزەکانی سەرمایە کە پشتیوانیان لێ بکەن و بە تایبەت دەزانن بێ یارمەتی و ڕەزامەندی ئەوان کاریان سەختتر دەبێتەوە. شایی و لە خۆنانیان بۆ پەلامار بۆ سەر ئێران بەبێ گوێدان بە کارەساتە ئینسانیەکانی بە تایبەت لەلایەن ئۆپۆزیسیۆنی دەرەوە دەرخەری ئەم ڕاستیەیە. هەروەها دەتوانین ئاماژە بە پشبەستنی هەردوولا بە ناسیۆنالیزمی ئێرانی بکەین. هەردوولا کۆکن لەسەر ئەوەی وا پێی دەڵێن حفزی تەمامیەتی ئەرزی ئێران. دژایەتی هاوبەشیان لەگەڵ بزوتنەوەی چەپ و سوسیالیستی خاڵی تری بۆ چوونی هاوبەشیانەوەی کە دژایەتی چەپ و کۆمونیستەکان دەکەن. هەروەک پێشتری باسمان کرد، جێگە و پێگەی لەرزۆکی کۆماری ئیسلامی ئۆپۆزیسیۆنی خستۆتە جموجۆ، ڕێگای جۆر بە جۆر تاقی دەکەنەوە تا بتوانن خۆیان و دەوروبەری خۆیان ڕازی بکەن کە دەتوانن پاش کۆماری ئیسلامی ئێرانێک بە قسەی خۆیان لەسەر هێڵی گەشە سەندن دابمەسرێنن. دیارە بۆ ئەوەی ئەم پلانیان جێبگرێ قسە و پلانیان بە مافی مرۆڤ و ئازادیە سیاسیەکانی و جیایی دین لە دەوڵەت و لە دەرەوە هێندێک قسەی لەم چەشنە دەڕازێنەوە کە پیشەی هەموو ئۆپۆزیسیۆنێکە پێش دەسەڵات خۆمینی ژوا بوو. تەنانەت شاش پێش ئەوەی لە ئێران بڕوات هەروە بوو، بەڵام لە عەمەلدا کارێکی تریان کرد، کارێک کە پێویستی ڕاگررتنی دەسەڵاتیان بوو، پێویستیە کە لەگەڵ ئاوات و وارەزووکانی خەڵک
نەداهاتەوە. ئەوان واتە ئۆپۆزیسیۆنی ڕاست ئیشی خۆیان دەکەن، هەوڵی خۆیان دەدەن تا ئەم سیستم و مناسباتە ڕاکرن وە گۆڕینی بارودۆخی ژیانی ئەمڕۆ بە گۆڕینی دەسەڵات بەرتەس بکەنەوە. دیارە ئیمکاناتیان هەیە و پاڵپشتیش دەکرێن و ئەگەر سەیری مێژوشپێن زۆر جار لە پلانی خۆیاندا سەرکەوتوو بوون و بەرەیان بە شۆڕشی جەماوەری کرێکار و زەحمەتکێش بۆ بەدیهێنانی دەسەڵاتی خۆیان گرتووە. نمونونەکەی ساڵی 57 بوو. هەرکە زانیان ئەم شۆڕشە لە ئیدامەی خۆیدا ئیتر تەنیا بە گۆڕینی دەسەڵات ڕزایەت نادا بەپەلە دەست بەکاربوون و ئەو کات ڕەوتی ئاینیان پشگیری کرد تا بە پشتبەستن بە باوەڕی ئاینی شۆڕشی ساڵی 57 لە باری بەرن و هەرواش بوو و تێیدا سەرکەوتن. کەوا بوو ئەوان ئیشی خۆیان دەکەن. پرسیار ئەوەیە ئایا بەڕێی خەڵکی کرێکار و زەحمەتکێش چی ئەکات؟ چۆن دەتوانێت لە پێش هاتی ئاوا ئەگەرێکدا دەرفەتی لێوەرگرێ بۆ بەهێزکردنی خۆی؟ لە ڕاستیدا ئەم بەرەیە واتە بەرەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش بە ژمارە زۆرەوە، بەڵام بە ژمارە زۆرن بەڵام پرژ و بڵاون، داوای ژیانێکی ئینسانی دەکات، دژ بە نابەرابەری و نائەداڵەتیە، داوای ئازادی و یەکسانی دەکات، دژ بە بێمافیە، ژینگە پارێزە، خوازیاری و سڵح و ئەمنیەتە. ئەم خواست و داواکاریانە نە سەڵتەنەت خوازان نە ئیسلاح خوازان نەیانتوانی وڵامی بدەنەوە. ئێستاش بەیەکەوە لە بەرەیەکی تازەدا کە بەنیازن لە خۆیان نیشانی بدەن چۆن دەست بۆ ڕیشەی کێشەی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی نابن و تەنیا نووساون، ینی چەسپاون بە ڕواڵەتەوە، ناتوانن وڵام دەرەوەی ویست و خواستی خەڵک بنەوە. ئەمە ڕوونە، بەڵام ئەوان لەسەر پرژ و بڵاوی، لەسەر ئەسیربوونی بەشی زۆری خەڵک بە باوەڕی چاو لەسەرەوە بوون کار دەکەن و خۆیان وەک فەریادڕەس و چارەسەرکردنی گرفتەکان دەردەخن، هەروەک چۆن تەقەلای هەر کام لەلایەنەکانی ئەم بەرەیە شکستیان هێنا و خەڵک پشتیان تێکردن. بێگومان ئەم هەوڵ و تەقەلایش لەگەڵ کۆسپی جدی ڕوبەڕووە. درێژەدان بە خەباتی جەماوەری، هەوڵدان بۆ کۆکردنەوەی ئەم هێزە پرژ و بڵاوە، فەشەلهێنانی هەر تەقەلایەک بۆ بەلاڕێدابردنی شۆڕشی جەماوەری سەخت دەکاتەوە. ئەم تەرح و پلانە تەنیا مەبەستێتی ئۆپۆزیسیۆنی ڕاستەقینەی کۆماری ئیسلامی واتە خەڵکی کرێکار و زەحمەتکێش چاوەشە بکات. مەبەستی ئەوەیە تا خەڵک چاوەڕوان ڕاگرێت، مەبەستێتی تا خەڵک بەهێز نەبێ و ڕێگای دەسەڵاتی ببەسرێ، مەبەستێتی تا ناوەڕۆکی دروشمی ژن ژیان ئازادی بگۆڕێ و گۆڕینی ڕواڵەتەکان جێبخات. بەڵام شەک لەوەدا نییە هەروەک تا ئێستا لە ناوەڕۆکی شۆڕشی ژینادا دەرکەوتووە کە بۆ بەدی هاتنی مانای ڕاستەقینەی دروشمی ژن ژیان ئازادی نەتەنیا دەبێت لە کۆماری ئیسلامی تێپەڕین، بەڵکو بۆ ڕزگاری پێویستە لە هەموو ئەو ڕەوتانە کە دەست بۆ ڕیشەی کێشەی سیاسی کۆمەڵایەتیەکان نابن تێپەڕین. بەهێزکردنی بەرەی خەڵکی کرێکار و زەحمەتکێش لە ڕێکخراوی گەورە و بچووک بەهێزترمان دەکات لە هەر پێش هاتێکی سیاسیدا. خۆری گەشی ئازادی شەوشەرچێ لەگەڵ شارەکە تیشکی زەردی زێڕینی خۆی بە کوچە و کۆڵانە پەخشەکە. ئازادی هەرچەندە جوانە بەڵام باجەکەی گرانە، سمبولی ئەم شۆڕشەمان ئازادی ژن و ژیانە. ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە. ژن و ژیان و ئازادی هێمای مەرگی دەسەڵاتە بۆ ڕێبەری ئەم شۆڕشە ژینا سمبولی خەبەتە. ژن و ژیان و ئازادی هێمەی مەرجی دەسەڵاتە
هاتم خروشاو واتم بدوش منانكا لبر خودان بردوامو روشي رونيان تاريقكا أخو كي بيستم كارم تويان من الإهرانا بيك جاري بيري كونيان بس بيك ولا جيانا شنو جيان وازادي هماي مرقيد الصلاة بوري بريم شورشا جينا سنبولي خباتا جنو جيان وازادي همي مرجيد الصلاة بر بريم شرشة جينا سنبولي خباتا جنو جيان وازادي هماي مرقيد الصلاة بوري بريم شورشا جينا سنبولي خباتا جنو جيان وازادي هماي مرقيد الصلاة بوري بريم شورشا جينا سنبولي خباتا ئازیزان هەروەک ئاگادارن ئامێری سەرکوتکردن هێشتا هەر کار دەکات لە ماوەی هەفتەی ڕابردوودا لە زۆربەی زیندانەکانی ئێراندا سزای ئێعدام هەروە بەردەوام بووە گرتن و ئەزیەت و ئازاردان هەروە بەردەوام بووە نە کرێکار نە مامۆستا نە پەرستار نە کارمەند نە ژن نە لاو نە هونەرمەند و نە نووسەر و ئەدیب دوور نین لە پەلاماری دەستگای سەرکوت ئەم شەپۆلە لە سەرکوتگەری دوای سەرکوتی بێڕەحمانی شۆڕشی ژینە تەنیا دەرخەری یەک ڕاستیە ئەویش ئەم شۆڕشە لە ناخی کۆمەلگا هەروە بەردەوامە و ئەگەری زۆری هەیە لە دەرفەتێکدا دووبارە دەرکەوێتەوە ئێمە لەم بارەوە کاک جەواد لە سۆنقرەوە نامەیەکی بۆ ناردوین و نووسیوێتی کاک جەواد لە هەلومەرجێکدا کە هەژاری و نەهامەتی و هەڵاوسانی 50% زیاتر لە 30 میلیۆن خەڵکی ئێرانی خستۆتە ژێر هێڵی هەژاریەوە بە جۆرێک نەماڵەکان کێشەی گەورەیان بۆ دابینکردنی نان و جلوبەرگ و شوێنی حەوانەوە هەیە لە هەلومەرجێکدا 1 میلیۆن منداڵ ناچار دەبن بۆ لە خوێندن واز بێنن و بۆ پاروەنانێک دەچنە سەر شقامەکان بەڵێ لە ئاوا هەلومەرجێکدا ژمارەی ملیۆنێرەکان لە ئێران گەیشتووەتە 246,000 کەس کە دەکاتە 4 هێندەی تورکیە و 3 هێندەی میسر بەواتایەکی تر لە هەلومەرجێکدا کە دەوڵەمەندکردنی ژمارەیەک لە دەست و پەیوەندیەکانی ناو حکوومەت بە قیمەتی هەژاری و نەهامەتی و برسێتی دانیشتوانی وڵاتێک کە سەروەت و سامان بەرهەم دێنن بەڵام لی بێبەشن سەرۆک کۆمار لە لێدوانێکدا باستەوە دەکات کە ئێمە ینی ئەوان لە ئێراندا ڕوبەڕووی هیچ کێشەیەک نین کە چارەسەر نەکرێت لەم رابطەدا کاک جەواد دووبارە نووسیوێتی و دەڵێت دەبێ بە جەنابیان بڵین فەرمونون کێشە ژیانە کێشە هەژاری و دەستەنگیە کێشە گرانی و بێکاریە کێشەی کاری کۆڵبەری و سوختبەریە فەرمون کێشەی لاوان کە هیوایان بەداهاتوونیە کێشەی ژنا کە سوکاتی قبول ناکەن کێشەی سانسۆر و خەفەقانە کێشە گرتن و ئەزیەت و ئازاردانی خەڵکە کێشە زیندانە هەشکەنجە و ئێعدامە فەرمونە کێشانە چارەسەرکەن ماوەی 45 ساڵە ئەم کێشانە هەن و هەر ساڵ پتر لە ساڵی تر ئەم کێشانە زۆرتر دەبێت ئێوە چارەسەرتان نەکردووە دەزانی بۆ جەناب چون ئێوە ناتوانن چارەسەری بکەن ئێوە دەسەڵات و مانەوەتان لە هەبوونی ئەم کێشانە و بەردەوامی ئەم کێشانەدا دەبینن ئەگەر بمانوێت ڕاستیەکان چاواشە نەکەین هۆی سەرەکی ئەم کێشانە ئێوەین ئەمە هەمان ڕاستیە کە زۆربەی خەڵکی ئێران پێگەشتون و چارەیان لە نەمان و ڕاونانی ئێوەدا دۆزیوەتەوە شۆڕشە یەک لە دوای یەکەکانی ئەم خەڵکە ئەم پەیامی تێدا بوو و ئێستاش خەریکن ئیدامە بە هەمان ویست و داوای خۆیان ئەدەن و خەریکن هێزکۆ دەکەنەوە تا لە گۆڕتان بنێ بەڵێ کێشە خۆتانن لەوەها بارودۆخێکدا شەڕ بەهانای کۆماری ئیسلامیەوە هاتووە بۆ ئەوەی زیاتر سەرنج بۆ شەڕ ڕابکێشرێت کەش و هەوا نائەمنی بخوڵقێنێ و تێغی سەرکوت تیش بکاتەوە و زیاتر و زیاتر لە پشکی ماندووبوونی زەحمەتکێشان لە پێناو سیاسەتەکانیدا سەرف بکات شەڕی نێوان ئیسرائیل و حەماس کەشێکی گونجایی بۆ کۆماری ئیسلامی ڕەخساندووە کە هێزەکانی خۆی بخاتە سەر شقامەکان و پاساو بۆ دەستێوەردانەکانی لە ناوچەکە لە ژێر ناونیشانی بەرگریکردن لە نەتەوەی ستەم لێکراوی فلستین و پشتیوانی لە هێزەکانی مقاومت دروست بکات. ئاشکرایە کە کەش و هەوای شەڕ لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەو شەڕەی کە کۆماری ئیسلامی بەردەوام کردووە و هەروەها لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست کە کۆماری ئیسلامی
هەڵی دەکێشێت گونجاوترین کەشوهەوا بۆ سەرکوتکردنی زۆرترین ناڕازی و ئازادی خوازانە. بۆیە خەڵکی کرێکار و زەحمەتکێش دژی شەڕدەوەستنەوە و داوای کۆتایی هێنان بەم بربەریەت و کوشتن و وێرانکاریە دەکەن. شەڕێک کە تێیدا کرێکاران و منداڵەکانیان قوربانی هەردوو لابن و بێگومان لە هەمووی زیاتر کرێکاران و خەڵکی بێبەشی فلستینی لێ زەرمەند دەبن، لەلایەک دەوڵەتی فاشیستی ئیسرائیل لەلایەن حکوومەتەکان و جلهێزە نێودەوڵەتیەکان پشتیوانی دەکرێت و لەلایەکی ترەوە حکوومەتی ئیسلامی و گروپە ئیسلامیەکان پشتیوانی لە حەماس و جیهادی ئیسلامی و حیزب اللای لوبنان دەکەن. ئەم شەڕە شەڕی خەڵک نییە، جگەل لە مردن و ماڵوێرانکردن و ئاوارەبوون هیچی تێدا نییە. دەبێتم ئامێرە جەنگیە بوەستێنرێت. بۆیە بە دەنگی بەرز دەبێ بڵین ئێمەی کرێکاران لە مامۆستایان و کرێکارانی پیشەسازی کوشت و کاڵ و خزمەتگوزاری و خانەنشینی و بێکاران و قوتابیان و ژنان بۆ درێژەدان بە خەبات دژی سەرمایە و ڕزگاربوون لەستەم و هەڵاواردن و ئەو دەوزەخەی کە بۆیان دروست کردوین بۆ گەیشتن بە خۆشگوزەرانی ئازادی یەکسانی و بۆ ژیانێکی خۆش و مرۆڤ دۆستانە پێویستمان بە هاودەنگی و ڕێخستنی هێزمانەیە. ئازیزان لەم بەشەدا نامەیەک دەخوێنینەوە هاوڕێ نینا، ئەلبەت پرسیاری بۆ نردوین. هاوڕێ نینا پرسیاری کردووە کە کۆمەڵە وەک جریانێکی چەپ و سۆسیالیست چینی کرێکاری لە مرکزی بۆچوونی سیاسی خۆی دانەوە. بەڕاستی بۆچی وایە؟ هەروە دەپرسێ ئایا دلیلەکەی ئەوەیە کە کرێکاران لە نظامی سەرمایه‌داریدا زۆرترین زیانیان بەردەکەوێت و یا دۆخینا لەباری ژیانی ئەم چینە بۆتە هۆی ئەوەی کە جێگا و شوێنی لە سیاسەتەکانی ئێوەدا وا بەرچاو بێ؟ زۆر سپاس بۆ هاوڕێ نینا. ئەوەی کە چینی کرێکار لە کۆمەلگای سەرمایه‌داریدا لەگەڵ شەرایەتێکی سەخت ڕوبەڕوون شەک نییە و هەر بزوتنەوەیە کە بۆ عەداڵەتی کۆمەڵایەتی تێدەکۆشێت ناتوانێت ئەم ڕاستیە لە بەرچاو نەکرێت و لە سیاسەتەکانیدا ڕەنگ نەداتەوە. بەڵام ئەمانە هەمووی ئەو دەلیلە نین کە ئێمە بەرژەوەندی چینی کرێکار لە سیاسەتەکانمان جێگای تایبەتیەیە. گروپ و چین و توێژی تر هەن کە لە تەحقیر و بێعەداڵەتی نظامی سەرمایه‌داری لەسەر شانیان قورسایی دەکات. کەمایەتی ڕەگەزی، نەتەوەی، ژنان و هیتر، ئەوەی کە هێزی چەپ و سوسیالیست بەرژەوەندی چینی کرێکار بە ناوەندی سیاسەتەکانی خۆی داناوە، وەڵام بە دوو پرسیاری سەرەکی، یعنی دەگەڕێتەوە بە دوو پرسیاری سەرەکی. یەکەمیان هۆی سەرەکی نەعەداڵەتی کۆمەڵایەتی لە چیدایە؟ دووهەم کام هێزی کۆمەڵایەتی دەتوانێت ئەم ئەرکە یعنی کۆتایی هێنان بە نائەداڵەتی داستۆ بکرێت. ئێستا زۆر کەس قبولی کردووە کە لانی کەم بۆ ژیانێکی ئینسانی پێویستیان بە دوو بابەتەیە. یەکەم ئەمنیەتی ئابووری وەک داهاتێکی مناسب، خانوبەرە و ئامۆزش و بێهداشت، و دووهەم ڕزگاربوون لە دەسەڵاتی سیاسی خۆسەپێنەر. کەوابوو لە کۆمەلگایەکدا کە بەشی زۆری خەڵک ئەمنیەتی ئابووریان نییە، ئیرادەیان ئاوات و ئارەزۆکانیان بەدی ناکرێت. لە کۆمەلگایەکدا کە دەسەڵاتی سیاسیدا سەپاوە و هەموو شتێک لە پێناو دەسەڵاتیدا کۆنتڕۆڵەکات، گەیشتن بە عەداڵەتی کۆمەڵایەتی چۆن ممکن دەبێت؟ سەرمایه‌داری سیستمی ئابووری کە بە مەحرومکردنی بەشی زۆری خەڵک لە پێشمەرجەکانی ژیانێکی ئاسایی گرێدراوە، کرێکاران هەر ڕۆژە دەچنە سەرکار، چون دەزانن ئەمنیەتی کاریان نییە، حەقدەستی وەردەگرن کە پێداویستەکانی ژیانی ئەوان وەڵامی پێناداتەوە، بەڵکو زۆرتر وەڵامی دەرەوەی قازانجی ساحەبی سەرمایە. کاری ڕۆژانەی کرێکاران و ماوەی کارکردنیان بەدەست خۆیان نییە، ئەوانە ساحەبکار دیاریەکات. بە هەموو ئەمانە کار دەکەن چون مەجبورن. ئەگەر شەرایەتی ساحەبی سەرمایە قبوڵ نەکەن بێکار دەکرێن. ئەمە بەڕێکەوت نییە. منطقی نظامی سەرمایه‌داری هەروایە و واژ ئیش دەکات و بەم شێوەیە قازانج بەدەستێنێت. دەسەڵاتی سیاسی لە دەست سەرمایه‌دارانە کە تەنیا مەبەستیان قازانجی زۆرترە. دۆخی ژیانی کرێکاران مشکلیان نییە. بۆ ئارامکردنەوەیان جاروبار ناوێکیان لێ دەبەن و بە درۆ هەندێک چاوەڕوانی دروست دەکەن، هەر بۆیە نائەداڵەتی لە ناخی نظامی سەرمایه‌داریدایە. کەوابوو ئەوەڵین هەنگاو بۆ کۆتایی هێنان بەم نائەداڵەتیەیە لە ناوبردنی ئەم نائەمنی ئابووری و لە ناوبردنی مەحرومیەت لە ژیانە.
بەڵام کرێکار و خەڵکی زەحمەتکێش بۆ ئەم کارە لەگەڵ کێشەیەکی گەورە ڕوبەڕوون، ئەویش مقاومەتی سیاسی چینی سرمایه‌دارە. لە ئیدامەدا دەبێ بڵین لە نظامی سرمایه‌داریدا ئەوە سرمایه‌دارانن کە دیاری دەکەن کە دابمەزرێنن و کاری پێ بدەن، کێ دەرکەن و هەر کەس چەند کار بکات و چەندە وەک حەقدەست وەربگرێت. دیارە سرمایه‌داران ڕێکخراون لە دەوڵەتدا و دەوڵەت ڕێکخراوی سیاسی سرمایه‌دارانە کە پاراستنی ئەم سیستمەی بەدەستە و کەوابوو ئەوان حەز بە هیچ ئاڵوگۆڕێک ناکەن کە ئەم دۆخیان لێ تێک بدات و هەموو توانای خۆیان بەکار دەبن کە دۆخی هەبوو ڕاکرن. تەنانەت بزوتنەوەی ئیسلاحخوازی کە لە ترسی ڕاپەڕین و لە دەستچوونی دۆخەکە بەنیازە هێندە لەم زەختە کەم کاتەوە ڕێگەی پێنادرێت، چون هەر ئیسلاحێک لە قازانجی سرمایه‌داران کەم دەکاتەوە، کەوابوو بۆ دۆخەکە دەبێ بگۆڕدرێت. گۆڕین پێویستی بە هێزێکە کە بتوانێت ئەرکی گۆڕین بە ئەنجام بگەێنێت و مقاومەتی سرمایه‌داران لە ڕێگەی دەوڵەتەکانیان تێک بشکێنێت. ئێمە لامان وایە چینی کرێکار دەتوانێت ئەو هێزە بێت بە یەک دلیلی زۆر سادە. سرمایه‌داران فقط کاتێک دەتوانن قازانج بەدەستبێنن کە کرێکاران هەر ڕۆژ لەسەر کار حازر بن. ئەگەر کرێکاران خۆ لە کارکردن دوور بگرن، قازانج ناچێتە جیرفانی سرمایه‌دارەوە و تەنیا شتێک کە دەتوانێت مقاومەتی سرمایه‌داران تێک بشکێنێت وەستاندنی جریانی سرمایە. مانگرتنی سەراسەری کرێکاران ئەم هێزەی هەیە کە دەتوانێت چۆک بە سرمایه‌داراندا بدات و دەوڵەتی سرمایه‌داری بڕوخێنێت. ئەم هێزە تەنیا کرێکار بەهۆی تایبەتمەندی جێگای کە لە بەرهەمهێنانی سرمایه‌داهەیەتی دەتوانێت قازانجی سرمایە ڕابگرێت. چینی توێژەکانی تر بە هەموو گرنگیە کە لە بەرەو پێشچوونی خەباتی سیاسی هەیەنا ئەو جێگایان نییە. تەواوی ئیشی ئێمە ئەوەیە کە کرێکاران لەم هێزەی خۆیان کەڵک وەرگرن. تەواوی مشکل لێرەدایە سەرمایه‌داران و دەوڵەتەکانیان ئەوە دەزانن، بۆیە بە هەموو ئیمکاناتێکەوە هەوڵ ئەدەن بەربەم هێزە بگرن. فەقیریان دەکەن تا هێزیان نەبێت، لە یەک دووریان دەکەنەوە تا یەک نەگرن، سەرکوتیان دەکەن تا بترسن، تا ئەم هێزە باوەڕ بەخۆ و هێزی خۆی نەبێ و نەتوانێت بیر لەو بکاتەوە کە دەتوانێت دۆخەکە بگۆڕدرێت. بۆیە کرێکار تەنیا ئەو چینە نییە کە نائەداڵەتی زۆرتر لە سەرشانی خورسایی دەکات، بەڵکو بەهۆی جێگا و شوێنی لە نظامی سرمایه‌داری ئەو هێزەیەکە دەتوانێت ڕەگی حیاتی سرمایه‌داری تووشی وەستان بکات. سرمایە ئەگەر وەکار نەکەوێت چۆن قازانج بەدەستێنێت؟ کام چین بەکاری خۆی سرمایە زیاد دەکات. کرێکارە و چینەیەکە بەکاری خۆی سرمایە زیاد دەکات کە ئەڵبەت بۆ خۆی لی ببەشە. ئەگەر چاو لە ئیسلاحاتێ بکەین کە لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا لە هێندێ وڵاتی سرمایه‌داری ڕوویانداوە کە هێندێ لە زەختی نظامی سرمایه‌داری کەم کردوێتەوە و هێندێکی دۆخی ژیانی کرێکارانی باش کردووە، تەنیا لە ڕێگای هاتنە مەیدانی چینی کرێکار و بزوتنەوەی کرێکاری بە ئەنجام گەیشتووە. ئەوان ناچار بەدانی هێندێ ئیمتیاز بوون تا بەر بە قوڵبوونەوەی بزوتنەوەی کرێکاری بگرن کە دۆخەکە بە تەواوی بگۆڕدرێت. ئەم ڕفۆرمە تەنیا لە دۆخی ژیانی کرێکاراندا بەدی نەهات. هاوکات ئازادی سیاسی کۆمەڵایەتی کە لە هێندێ وڵاتانی سرمایه‌داری بەدیهات سەرچاوەکەی بزوتنەوەی کرێکاری بوو بۆ هەمان مەبەست. هەر بۆیە سەردەمێک هەر بزوتنەوەیەکی عەداڵەت خوازانە بۆ بەهێزکردنی بزوتنەوەکەی پەیوەند و ئێرتباتاتی لەگەڵ بزوتنەوەی کرێکاری لای استراتیژی سیاسی خاڵێکی بەهێز بووە. هێزی وەرگرتنی ئیمتیاز لە سرمایه‌داری جێگای تایبەتی داوە بە چینی کرێکار و لەم ڕوانگەوە کە زۆر بە کورتی ئاماژەمان پێدا. چینی کرێکار لە ئیستراتیژی سیاسی ئەمەدا جێگای تایبەتیە. ئەوەش ئیزافە بکەین چینی کرێکار تەنیا نابێت بەو هێزە بناسین کە لە کارخانە و کارەگاکاندا کار دەکات. کرێکار ئەو کەسەیە کە هێزی کاری دەفرۆشێ. ئەمڕۆ مامۆستایان، خانەنشینان، ڕانندەگان، پەرستاران و بەشێک لە کارمەندانی خوارەوەی سیستم بەشێکی چینی کرێکارن. هەروە چینی کرێکار تەنیا نابێت لە خەباتی ئابووریدا ببینیەوە بۆ بەهێزکردنی خۆی بزوتنەوەی ژنان، لاوان، بزوتنەوەی کەمایەتیەکان لەوانە بزوتنەوەی نەتەوەی بەشێکی گیانەکراوەیە لە خەباتی کرێکاریدا. هەفتەی ڕابردوو دەوری دووەمی هەڵبژاردننی نێونەرانی مەجلس زۆر بێڕەونەقتر لە دەورەی ئەوەڵ بەڕێوە چوو خۆشتان ئاگادارن ئازیزان. خاڵی کۆتایی ئەم گاڵتە جارە لە تاران ئەوە دەردەخات کە ڕێژەی بەشداربوون کەمتر لە 10% بووە. بەپێی ڕاگەیاندنی وەزارەتی ناوخۆ لە تاران، ڕێی، شەمیرانات، پەردیس و ئیسلامشار
سەریەک ئەگە سەریەکی بخین 552,000 دەنگ خراوەتە سندوقەکانەوە. ئەمە لە کاتێکدایە کە لەم شوێنانە 7,775,000 کەس دەیانتوانی دەنگدەن. ڕۆژنامەی ئارمان ملی ژماری دووشەممە 24 گوڵان نووسیوەتی بە پێی ڕاگەیاندنە ڕسمیەکان ڕادەی بەشداری لە دەوری ئەوڵ 34% بوو. ئێستا ئەم ڕادەیە گەیشتوتە 8%. بەواتایەکی تر 92% خەڵک نەچوون بۆ دەنگدان. خامنەی کە دەوری ئەوڵ خەڵکی بانگەواز دەکات بۆ بەشداریکردن ئەمجارە نقی لێوە نەهات و تەنیا لە کاتی دەنگدان داوتی گرنگی دەوری دووەم کەمتر لە دەوری ئەوڵ نییە. وەزیری ناوخۆش وەک هەمیشە ڕایگەیاند هەڵبژاردن تەوا بوو و بە حەمدولیلا خەڵک حەماسەیان قوڵقان. وایە حەماسە بوو، بەڵام بەڕاستی حەماسەی تاقیری کۆماری ئیسلامی لەلایەن خەڵکەوە بوو. زۆر لە مێژە هەڵبژاردن لە دەسەڵاتی کۆماری ئیسلامی مانا و مەفهومی واقعی خۆی لەدەستداوە. ئەمڕۆ تەنانەت دەستگای ڕێبەری کۆماری ئیسلامی زۆر نیگەرانی بەشداری نەکردنی خەڵک نییە و لەوانەیە هەر ئەم ڕێژەیە لە دەست و پەیوەندیەکانی خۆی کافی بێ بۆ ئەوەی تەنیا ڕەواڵەتی ڕاگرێت کە گویا لە ئێران دموکراسی هەیە و خەڵک بەشدارن لە سیاسەتدا. خۆیان دەزانن وانە، خەڵک دەزانن وانە، دنیا دەزانێ وانە، هەر بۆیە گاڵتەجارێکی بە تەواو معنایە. وتمان دەستگای ڕێبەری کۆماری ئیسلامی لەوانەیە بەم ڕادەیە بەشداری خەڵک ڕازی بێ، چون لە ڕاستیدا هەوڵی ئەوەیە خەڵک لە سیاسەت دوور کاتەوە، بیر لە زۆر پرسیار نەکەنەوە، چونکە پرسیار هاتە ئاراوە وەڵام پەیدا دەبێت و ئەمە بە قازانجی دەستگای ڕێبەری کۆماری ئیسلامی نییە، نەپرسیار و نەوەڵام. لەلایەکی ترە کۆماری ئیسلامی بە داسەپاندنی ژیانێکی سەخت بەسەر خەڵکدا مەجای پرسیار و وەڵام ناهێڵێتەوە. خەڵک ئەوەندە گیرۆدەی غەمینان و گوزەرانن بیر لە وەڵام بە پرسیارەکان ناکەنەوە. هەڵبەت ئەمە تاسەر نییە، شتێک کە کۆماری ئیسلامی هێز و دەسەڵات کوێری کردووە کە بیبینێ پرسیارەکان دەشێتە سوراخی خەڵکەوە. ئاخر چۆن دەکرێت کە ژیانت لێتاڵکەن بەڵام پرسیار نەکەی بۆ؟ چۆن دەکرێت ئەم هەموو ستەم و نابەرابەریە ببینی و پرسیار نەکەی بۆ؟ درەنگ یازوو پرسیار دێت و هەموو کەسێک ناچارە وەڵامی بداتەوە. لەوانەیە یەکێک لە ئاسمانەکاندا بەدوای وەڵامدا بگەڕێ، بەڵام واقعیەتەکان سەرنجام بەو قەناعەتەی دەگەێنێ وەڵام لە ئاسمانەکاندا نییە، لێرە لەسەر ئەرزە، بەدەست خۆمانە، بە هێزی خۆمانە کە دەتوانین وەڵام بدۆزینەوە. شۆڕشی ژینا لە ڕاستیدا ئەم ڕەوتەی نیشاندا کە خەڵکی ئێران ئەوانەی وا قوربانیانی دەسەڵاتی کۆماری ئیسلامین پرسیاریان کرد و وەڵامی پرسیاری خۆیان لە یەک دروشمدا کۆ کردەوە: ژن، ژیان، ئازادی. بەڵام کۆسپێک لەسەر ڕێگای ئەم وەڵامە هەیە، کۆسپێکی گیان سەخت، ئەویش کۆماری ئیسلامیە. ئەم کۆسپە دەبێت لاچێت تا خەڵک بتوانن وەڵامی خۆیان بۆ هەموو پرسیارانە جێبخن و ژیانێکی دوور لە ستەم و نابەرابەری بۆ خۆیان بنیات بنێن. بەڵام تەنیا دۆزینەوەی وەڵام کافی نییە، وەڵام هێزی دەبێت بۆ مستەوە گەربوونی. ئێستا ئێمە لەو قۆناغەداین کە خەریکین هێزکۆ دەکەینەوە، خۆمان ڕێک دەخەین تا بتوانین وەڵام بە پرسیارەکانمان مستەوە گەرکەین. بچین ناوبڕێک ببینین، زوو دێمەوە خزمەتە. شازم زیلان بنارینی بیت و حیران بهاران خوش شازم زیلان بنارینی بیت و حیران جوانگی یاران ازن ویران جوانگی یاران ازن ویران ای یار روی یارم بی اوتاری کاروشگارم ای یار روی یارم بی اوتاری کاروشگارم.
جوانیەکەی ناماوە چرو لە چڕ بۆ تۆرەوە لە هاواران چی ڕۆی داوە ئاسووە سوور هەڵگەڕاوە بوونا هاتە دیداری من سووکە سوارەی لاو یاری من هاخ بوونا هاتە دیداری من سووکە سوارەی لاو یاری من شتڵی لە دڵانانیژراوە سۆمای چاوی بێنووریمە پەریزادی ڕووسوریمە سۆمای چاوی بێنووریمە پەریزادی ڕووسوریمە چاوی بێریە ناو بنوون گوڵی سووری سەرسنگی من گیانە گوڵی هیوایە هەڵناوەرێن 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 لەسەر لووتکەی چاوەڕوانی ڕۆژێک هەڵدێ خۆری جوانی لەسەر لووتکەی چاوەڕوانی ڕۆژێک هەڵدێ خۆری جوانی سەرسەوزیمە هەر دێوەرزی سەرسەوزیمە لەسەر لووتکەی چاوەڕوانی ڕۆژێک هەڵدێ خۆری جوانی زۆر بەداخەوە بە پێی هەواڵێک کە بەدەستمان گەیشتووە لە شاری سەقس ڕۆژی شەممە 25 گوڵانی 1403 هەتاوی کاک سەعید خزری کەسایەتێکی خۆشناو و خانەنشینی بەشی بێهداشت و دەرمان بەهۆی نەخۆشیەوە لە تەمەنی 73 ساڵیدا ماڵاوی لە ژیان کرد. کاک سەعید لە ڕاپەڕینی ساڵی 1357 خەڵکی ئێران دژ بە ڕژیمی پاشایەتی چالاکانە بەشداری کرد و زۆر دڵسۆزانە لە پێناو بە سەرکەوتن گەیشتنی ئەو شۆڕشەدا دەور و نەخشی بەرچاوی گێڕاوە هاوکات دوای دەست بە سەرداگیرانی شۆڕش لەلایەن ڕژیمی ئیسلامیەوە لەشکەرکێشی ڕژیمی تازە بەدەسەڵات گەیشت و کۆنەپەرستی ئیسلامی بۆ سەر خەڵکی کوردستان بەو پەڕی ورە بەرزی و دڵسۆزانە لە پێگەی پیشەی خۆی و ئیمکاناتێکی کە لەبەردەستیدا بوو
لە پێناو دیفاع لە بزوتنەوەی خۆراگری و شۆڕشگەرانەی خەڵکی کوردستان کەڵکی وەرگرت و هەر بەو هۆیەوە لە ساڵەکانی دەی شەسدا ماوەیەکی زۆر لە تەمەنی خۆی لە زیندانەکانی ڕژیمی ئیسلامیدا بەسەر برد. جێگەی ئاماژەیە کە کاک سەعید مامی دوو هاوڕێی گیان بەختکردووی ناوڕێزەکانی کۆمەڵەیە، هاوڕێیان کەماڵ و جەلال خزری. ئەو هاوڕێیانە دوو برای شۆڕشگێر بوون کە لە ساڵەکانی 59 و 62دا لە شەڕ لەگەڵ هێزە بەکرێگیراوەکانی ڕژیم لە شاری سەقز و ئاوایی بەدرعاوە گیانیان بەخت کرد. ئێمەش بەم بۆنەوە لە تلوزیۆنی کۆمەڵەوە و لە بەرنامەی مۆبیلەران سەرجەم ڕیزەکانی کۆمەڵە سەرخۆشی لە بنەماڵە و کەسوکاری کاک سەعید خزری دەکەین و خۆمان بە هاوبەشی خەمیان دەزانین. یادی کاک سەعید و هاوڕێیان کەماڵ و جەلال خزری بەرز و بەڕێز بێت. زۆر بەداخەوە ئاگادار بووین کە بەرەبەیانی ڕۆژی پێنجشەممە 27 مانگی کوڵان دایە کۆبڕا کەمانگەر لە شاری کامیاران دوای نەخۆشیەکی کورتماوە لە تەمەنی 93 ساڵیدا ماڵاوایی لە ژیان کرد. بەم بۆنەوە ڕاگەیاندنی دەبیرخانەی کومیتەی ناوەندی کۆمەڵە بە بۆنەی گیان لەدەستانی دایە کۆبڕا ڕاگەیاندنێکی دەرکرد و ئێمەش دەقی ڕاگەیاندنەکە لێرە دەخوێنینەوە. کۆمەڵگەی کوردستان پڕە لە دایکانی تێکۆشەر و ماندووی نەناس کە لە ماوەی تەمەنی پڕبایەخیاندا لە زومرەی کۆڵەکە بەهێزەکانی بزوتنەوەی شۆڕشگەرانەی خەڵکی کوردستان بوو. دایە کۆبڕا لە ڕیزی پێشەوەی ئەو دایکانەدا بوو کە نزیکەی 50 ساڵ لە تەمەنی خۆی سەربەرزانە و بێڕاڕایی لە پێناو خزمەت بەم بزوتنەوەیدا تێپەڕ کرد. گیانبەختکردنی سێ ڕۆڵەی ئازیزی هاوڕێیان حەبیبوڵڵا، عەبدوڵڵا و محەممەد کەمانگەر لە ڕیزەکانی کۆمەڵەدا ساڵحی کەمانگەر لە تێکۆشەرانی کۆمەڵە بە ڕووداوی هاتوچۆ، گیانبەختکردنی 13 کەسی دیکە لە کەسوکاری لە بنەماڵەی گەورەی کەمانگەر بە دەستی جەنایەتکارانی کۆماری ئیسلامی نەک هەرچۆکی پێدانەدا، بەڵکو لە پێناو ڕێبازی ئازیزانیاندا خاراوتر و لێبراوەنەتری کردو تا دوایین ساتەکانی ژیانی بەو ڕێبازە وەفادارمایەوە. دایە کۆبڕا لەو پێناوەدا ئەشکەنجە و زیندانی کۆماری ئیسلامیشی بەسەر هاتوو و بە نمونەی خۆراگری و کۆڵنەدا. ئەم ژیانە پڕ لە شانازیە بوو کە دایە کۆبڕای کردبوو بە یەکێک لە کەسایەتیە هەرە ناسرا و خۆشەویست و جێگەی متمانەی جەماوەری خەڵکی ناوچەکانی باشووری کوردستانی ئێران. گیان لە دەستانی دایە کۆبڕا گەوهەری نایابی دایکانی شۆڕش هەموو ڕیزەکانی کۆمەڵەی خەمبار کرد. بەم بوونەوە سەرخۆشی دەکەین لە هەموو ئەندامانی بنەماڵی ئازیزی و هەموو ئەو کەسانەی کە لە دوور و نزیک دایە کۆبڕایان دەناسی و خۆشیان دەویست. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت و ڕێبازی بەردەوام بێت. دەبیرخانی کومیتەی ناوەندی کۆمەڵا ڕێکخراوی کوردستانی حەزبی کۆمونیستی ئێران 27 گوڵانی 1403 هەتاوی. یادی ئازیزی دایە کۆبڕا بوو هەمیشە لە ناو دڵماندا دەمێنێتەوە زیندوو. زۆر بەداخەوە دووبارە ئاگادار کرێنێتەوە کە کاک بەشیر محەممەدی بەهۆی ڕاوەستانی دڵەوە ڕۆژی پێنجشەممە ماڵاوایی لە ژیان کردووە. کاک بەشیر شەخسیەت و کەسایەتیەکی تایبەتی بوو، هەر کەسێک جارێک بیناسی وایە یەکسەر هۆگری کەسایەتی ئەم ئینسانە گەورە بوو. کاک بەشیر لە ساڵەکانی 1358 تا 1370 یار و یاوەری پێشمەرگەکانی کۆمەڵە بوو، بە تایبەت پەیوەندی ڕاستەوخۆی لەگەڵ گوردانی شوان و دەستەی سازماندەی ناوچەی سنەبوو بۆ یارمەتیکردنی پێشمەرگەکانی کۆمەڵە و لە هیچ شتێک نەسڵەوە و لە سەختترین بارودۆخی ئەمنیەتی لە ساڵەکانی 1360 گیان و ژیانی خۆی ئەخستە مەترسیەوە بۆ نەجاتدان و یارمەتیدانی کۆمەڵە. بۆ نمونە یارمەتیکردن و شاردنەوەی گیانبەخت کرد و هاوڕێ حەسەن باباخانی دوای چەند ڕۆژگەیاندنی بە دەستەی سازماندەی کۆمەڵە لە چەمشار سنە. کاک بەشیر خۆشەویستی تێگڕای خەڵکی ناوچەی سنە و مەریوان و هەروەها ناوچەی پێنجوێنی باشووری کوردستانیش بوو. ئێمەش بەم بۆنەوە لە تلوزیۆنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سرەخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی محەممەدی و هەموو خزم و دۆستانی دەکەین و تایبەت شاری سنە و مەریوان و خۆمان بە شەریکی خەمیان دەزانین. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت.
زۆر بەداخەوە ڕۆژی دووشەممە 24 گوڵانی 1403 هەتاوی خاتوو خەدیجە مستەفازادە خوشکی هاوڕێی گیانبەخت کردومان هاوڕێ حسەین مستەفازادە بەهۆی نەخۆشیەوە دڵە گەورەکەی لە لێدان دەکەوێت و بۆ هەمیشە ماڵاوی لە ژیان دەکات. خاتوو خەدیجە کەساتێکی خۆشەویست و ناسرا و جێگەی متمانەی شاری بۆکان و هەمولایەک بوو. خاتوو خەدیجە خوشکی هاوڕێی گیانبەخت کردو هاوڕێ حسەین مستەفازادە کادر و ئەندامی لێهاتووی کۆمەڵە و مامۆستای قوتابخانەکانی شاری بۆکان و جێگەی متمانەی خەڵکی ناوچەکە و خۆشەویستی ناوڕێزەکانی کۆمەڵە بوو کە بەداخەوە لە ڕێکەوتی 16 گەلاوێژی ساڵی 66 هەتاوی گەڕای 5 کەس لە هاوڕێیانمان پاشەڕێکی قارەمانانە لەگەڵ هێزەکانی ڕژیم لە گەڕەکی کوشتارگای بۆکان گیانی ئازیزیان بەخت کرد. زۆر بەداخەوە خاتوو خەدیجە لە ڕۆژی دووشەممە 24 گوڵان بەهۆی نەخۆشی نەوەڕوانەی بیمارستان دەکرێت و دوای چەند سەعات لە ICU بووندا دڵە گەورەکەی لە لێدان دەکەوێت و بۆ هەمیشە ماڵاوایی لە ژیان دەکات. ئێمەش بم بۆنەوە لە تلوزەنی کۆمەڵەوە پڕ بەدڵ سەرخۆشی خۆمان ئاراستەی بنەماڵەی تێکۆشەری مستەفازادە و هەموو خزم و دۆستان و تایبەت شاری بۆکان دەکەین خۆمان باش شەریکی خەمیان دەزانین. یادی خاتوو خەدیجە بۆ هەمیشە بەرز و بەڕێزبێت. بەڵێ ئازیزان و خۆشەویستان بەم جۆرە گەشتینە کۆتایی بەرنامەیەم هەفتەی ئێمە و بینەران زۆر سپاس بۆی کە تا ئێستا لەگەڵما بوون. هیوادارین کە ئەم بەرنامەیەشتان بەدڵ بێت و کەڵکی پێویستیشتان لێوەرگربێت. سپاس بۆ ئازیزانی کە نامەیان ناردووە و سپاسی ئازانش دەکەین کە نامەمان بەدەست گەیشتووە بە پێی مەجال وە لە کاتی خۆیدا حتمما نامەکان ئەخوێنینەوە بۆتان بۆ هەرچی زۆرتر ڕازانەوەی بەرنامەکەی خۆتان هەروەک هەمیشە پەیوەندیمان پێوە بگرن و ڕاو بۆ چوونەکانتان باس بکەن و بەو ژمارە تەلەفۆنەوە بۆ ئیمەیلە نامە بنێرن. هیوادارم کە لە هەر شوێیەکان ساق و سلامەت بن تا هەفتەیەکی تر هەر بەشین بەشادی.